بابەتی زۆر گەرم و گوڕمان ئامادە کردووە چ لە سۆشال میدیا چ لە فیلم چ لە کلیپ و گۆرانی هونەرمەندانی ئێمە بە گشتی بە شێوەیەکی گشتی لە بۆنەکانە چەندین بابەت و تەوەری جیاواز ئامادە ئەکەن و پێشکەشی ئەکەن ئێواری دوێنێ هەر یەک لە هونەرمەندان بۆکان هەورامی پێشڕەو هەورامی سەنگەر کەمال و سامان عومەر سامان عومەر چەند تەوەرێکی زۆر تایبەتیان لە تەلاری هونەری سلێمانی بە پاڵپشتی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها دەستگای میدیایی کورسات سپۆنسەری دەستگای میدیایی کورسات جەژنانێکیان بۆ سلێمانی ئامادە کردووە کە چەندین لێدوانی تایە هاوکارانمان سۆنیا و کاکبیرەوەر چوونەتە لایەن و چەند لێدوانێکیان وەرگرتووە ساوێن شتێکی تا حەزەکەم باسی بکەم لە ماوەی پێشوو کوڕێکی مناڵی جوان هەبوو بەڵزام ناوی کاک ئەحمەدە ناوی کاک ئەحمەدە باچیدی گۆرانی ئەیشەماڵی هونەرمەندی خۆمان کاکە بۆکان و بۆی ئەڵم خۆمان کاک بۆکان برادێکی نزیکمە بەڵێ کاک بۆکان پەیوەندێکی باشیان هەیە وابزانم ئایانەوە کارێکی باش بکەن پێکەوە لە دوای ئەم ڤیدیۆیی کە بڵاو بووە ئەنجا پەیوەندێکی باش لە بینیانە دروست بووە نیە دەنگۆیکی زۆر باشان هەبوو پێکەوە وا دیارە ئیشێکی باشەکەن لە دوای ئەم راپۆرتەوە فەرموون با پێکەوە بینەری بین زیاتر وردەکارەکان لە کاک بۆکان وەربگرین. جۆش و خرۆشی هەوادارەکانی تۆمان بینی پێم وام بڵێ تا چەند دڵخۆشی ئەمڕۆ توانی و بەشداری ئەم کۆنسێرتە بکەین. سپاس بۆیەوە هەموو ئەو گۆرانیانان کە یادگارێکی جوانی هەیە لەگەڵ خەڵکەکەی خۆمان لەگەڵ هەوادارەکانی خۆمان بەڕاستی منیش ئەو گۆرانیانم هەڵبژار کە مێژوویەکی جوانیان هەیە بۆ خەڵک من سوپاسی و خەڵکاکەم کە بەڕاستی بە جۆش و خرۆشێکی جوانە و پێشوازیان لە گۆرانەکان کرد تا سامان هەبێ منش لە خزمەتیانە ئینشەڵڵا تا چەند گرنگە هونەرمەندان لە بۆنەکانە بتوانن کۆنسێرتی لەم شێوەیە بە هاوکاری هونەرمەندانی دیکە و گروپی موزیک پێشکەش بە هاوڵاتیان بکەن. بەڕاستی زۆر گرنگە چونکە ئێستا ئەمەندەی لای موزیک زۆر بووە هەستەکەی هەست و ئەحساس و خۆشی جوانەکانی جاران نەماوە بۆیە ئەبێتر هونەرمەندان دووبارە لە ڕێی کۆنسێرت و لە ڕۆی فستیڤال و ڕۆی میهرەجانەکانەوانێت دەنگی خۆیان بگەێننەوەوانێ بە خەڵک بۆی کە بزان دەنگ هەر دەنگە و خۆشەویستی هونەر هەر خۆشەویستیە بۆیە من پلانی ئەوم هێت لە مدووە سەر تاپە ژیانی خۆمی تر بەڕاستی وا لێ بکەم کە لە کەرکووکەوە هەتا ئەگاتە دوهۆک و خانەقین من دەستکەمەوە بە کۆنسێرت و بە هەنگانی خۆم ئینشەڵڵا. ئینشاڵڵا ئەو هەنێک لە گۆرانیانەی پێشکەشکردن مێژوەکان بۆ چەند ساڵێک بەر لە ئێستا گەڕێتەوانە ئەوەی کە من بینیم لە ناو هۆڵی کۆنسێرتەکە هەندێک لە گەنجان گۆرانەکانی توانێتەوە کە تەنانەت لە دایکبووی و ساڵانەیە و گۆرانیانەژنی بە دڵنیایی خۆی ئەوەیە ئەی هونەری ینی چی؟ ینی ئەوەیە تۆ بتانی میکسێ بکەی یان ئینجۆینێ بکەی لە بینی جیلەکەی خۆم و ئەم جیلەی ئێستاە ئەم گۆرانانی کە ئێستا لە ڕابردووە بووتمە زۆر بە خۆشحاڵیوانێ ئەم گەنجانی ئێستا ژۆری ئەگرن بۆیە لە زۆربەی لایڤ و موسیقەکان و داهنگەکانی ئێستا ئەم گۆرانانە ئەوترێتەوە بۆیە مای خۆشحاڵیە بۆ من بەڕاستی. چیمان پێ دەڵێیت ئەو هەماهەنگی نێوان هونەرمەندان تا چەند بە شتێکی پێویست و جوان یەزانی کە بەیەکەوە کۆنسێرت پێشکەشکەن ئەوەیە جوانی هونەر لە هەموو دنیاە فستیڤال و میهرەجانەکان کۆمەڵی هونەرمەندی زۆر باش کۆمەڵی هونەرمەندی ئەستێری زۆر باش بەشدارە بن لە بەتایبەتی لە بۆنە قەومیەکانە ئێستا ئەمە دوو بۆنەی زۆر جوانمانێ یادی نەورۆز و یادی جژنی ڕەمەزان بەڕاستی بۆیە من کە بە من یان وتیان بەشدار بەبێ دوودڵی بتم بەشدارە بم لەبەرەوەی کە هەم بۆ کولتور هەم بۆ ئەکتیڤکردنەوەی خۆم هەم بۆ دووبارە لەگەڵ ئاشنابوون لەگەڵ هەوادارەکانی خۆمان بە دەرفەت ێزانین بەرهەمی نوێ چ شتێکی نوێت بەدەستەوە دوا گۆرانی من گۆرانی پیری بوو هاوار لە پیری بوو بە ئێستا شتەوانێ دەنگ و سەدای دانەوەیەکی زۆر باشێ لەناو بۆیە ئەمەوێت لە وەزن و جوانی و گۆرانێ نێنمە خوارەوانێ بیرم کردەوە لە چەند گۆرانەیەکی تر ئینشەڵڵا ناڵم بەم نزیکانە بەس ئیشم چی ویستەوە سامان عومەر لێرەوە چی بە هەواداران یەڵێت هەمیشە من هەتاکو ئەم دەنگە بمێنێ و هەتاکو توانا و قودرت بمێنێ من لە خزمەتیان هابم.
سڵاوتان لێبێ بەخێربێن سڵاو بۆ بینەرانی کورساتی عزیز کورساتی ماڵی کوردان بەخێربێن سەرچاوەکانم وەڵاهی بوونی ئەم جۆرە کۆنسێرتانە زۆر زەرورە بۆ خەڵکانێک کە بێن گوێ لە گۆرانی بگرن گوێ لە موزیکی جوان بگرن لە کاتێکا کە جەژنە و دڵخۆشی هەمووانە و جەوێکی خۆشە بەڕاستی من دەستخۆشی تەواومەیە بۆ ئەوانەی کەم کۆنسێرتیان ڕێخستووە هیوادارم بەردەوام بن و بەردەوام لە بۆنەکانە کۆنسێرتیانە بێ بۆ خەڵکە و خەڵک بێگوێ لە مۆسیقا و گۆرانی بگرێت پێمان بڵێ زین کە تۆ خۆ خاوەنی کۆمەڵی گۆرانی تایبەتی کە هەوادارێکی زۆر هەیە بە خۆشحاڵیەوە بۆ ئەم کۆنسێرتە چ گۆرانێکە ئامادە کردووە ڕاستی بۆ ئەم کۆنسێرتە نزیکی 6 گۆرانیمان ئامادە کردووە ئیتر لەوانەیە کە پێشتر وتوم و خەڵک حەزی پێیانە خەڵک حەزەکە بۆ نمونە کام گۆرانیە بۆ بەرزە کۆری لێیە دەردی دڵە خەجەی خەجانە ئەمانە کە گۆرانی و مامۆسا گەورانن کە ئێمە ئەمانەوەی بە زیندوو بیان هێڵینەوە ئەوانە جێکی شانازی ئەمە بەم دوایە نوێترین بەرهەمی خۆت بڵاو کردەوە تێبینی و کاردانەوەی گوێگران و هەواداران چی بوو بۆ بەرهەمە ڕاستی گۆرانی باران بوو کە شتێکی نوێ بوو بە نسبەت ئیشکردنی منەوە واتە ستایلەکە من لەو ستایلە ئیشم نەکردبوو پێشتر بەڵام خۆشبەختانە گۆرانەکە زۆر باش چوە ناو خەڵکەوە خەڵک زۆری پێخۆشە و دەستخۆشی زۆریشیان نردووە تر ئێمەش بەوانەوە جوانین تایبەت بە نوێترین کارە هونەرەکانە لە ئێستا چ بەرهەمێکی نوێ بەڕێگەوەیە ڕاستی من خەریکی گۆرانێکی شادم کە ئەبێ لەم چەند ڕۆژانە تەواو بێت تر بۆ ئەم فەسڵی بەهار و چوونە دەرەوە و گەڕان و گۆرانێکی فۆلکلۆری هەورامانە هەوڵمانداوە مۆسیقایەکی نوێی بۆ دروستکەین ئەوە دوای ئەویش مامۆستا عەدنان کەریم ئاوازێکی بۆ داناوم دوایەوە ئەویش بڵاوەکەینەوە بەم دوایە لە ناو سۆشیال میدیا زۆر ترند بوون لەگەڵ و مناڵی هەڵەبجایی شەماڵ ئەمە کاردانەوەیکی زۆری لەلایەن هەوادارانتان لێکەوتەوە ئایا پەیوەندیتان هەیە بەنیازین یەکتر ببین و گۆرانێک پێشکەشکەن ئەحمەد بابا ئەحمەد هەر ئەم شەویش نامی بۆ ناردم جژنە پیرۆزەی لێکردم ئەحمەد مناڵێکی زۆر شیرینە مناڵێکە کە هەز بە شتەکانەکات شتی جیاوازەڵێ لە چاو تەمەنەکەی خۆیان و باوکیشی زۆر جار تەلەفۆنم بووە کە ئەحمەد قسەم لەگەڵاکات پەیوەندیمان باشە سڵاو کاگرێباس بێگومانە بێت لە هەموو کۆنسێرت و بەرنامەی تایبەتی دەستگای میدیایی کورساتە بێگومانە بێ ڕای تۆی تیا بێت و چاوپێکەوتن لەگەڵ تۆیا بکەین پێمان بڵێ بۆ ئەم کۆنسێرتە تایبەتی بە جەژن چیتان ئامادە کردووە زۆر سپاس بۆ کورساتی خۆشەویست ئەمیشتە لە پشت ئەم کارە هونەرە گەورانەوەیە ئەم کۆنسێرتە بە بەشداری 4 هونەرمەندی خۆشەویست لەگەڵ کۆمەڵێک ژەنیاری بەتوانە ئامادە کراوە هونەرمەندەکانیش دیارە لە ڕێکلامەکەی بۆ کراوە کاک سامان عومەر کاک سەنگەر کەمال کاک بۆکان هەورامی کاک پێشڕەو هەورامی گرنگی ئەم کۆنسێرتەوەیە بێ بەرامبەرە بۆ دڵخۆشی هاوڵاتیانە بۆ ئەوانەیە کە هەرێکە و هەر هونەرمەند و هەواداری خۆی هەیە بێن لە نزیکەوە لە کۆنسێرتێکە بەم هونەرمەندە خۆشەویستانە بگەن ڕاستە ئەم هونەرمەندانە هەرێکە و بەچیا لە شەو ئاهەنگەکانە لە بەرنامەکانە گۆرانی ئەڵێن بەڵام لەوانەیە دەرفەت نەڕەخسێ بۆ هەندێک لە بینەران بتوانن ئامادەی ئەو شوێنانە بن بۆیە قەعەی کۆنسێرت شوێنێکی باشە بۆی کە بتوانن بێن چێژ لە گۆرانی و موزیکەکە وەرگرن کە ئامادەکراوە ماوەی چەندێکە سەرخاڵی ئامادەکاری و پرۆڤەکردنن پێمان بڵێ ئەو گۆرانیانی کە ئامادەیان کراوانن کە خەڵک یادگاری لەگەڵی هەیە بێگومان ئیشمان لەسەرەوە کردەوە گۆرانیانن کە لە یادگاری خەڵکان وە لەسەردەمی خەڵکن و هەرێکیان گۆرانی خۆیان و گۆرانی فۆلکلۆریان ئامادە کردووە دڵنیام کە بە دڵی هەموو ئامادەبوانە بێت ئێمەش نزیکی هەفتەیەکە کە ئامادەکاری موزیکەکە ئەکەین و بە هەموو شوێ ئامادەین و ئینشەڵا بتوانین کۆنسێرتێکی سەرکەوتوو پێشکەش بکەین.